جاری جاران بۆ ساڵی نوێ بە تاسە بوو هەست و هەناو بۆ پێشوازی هاتنی تۆ هەموو گیانم ئەبوو بە چاو ئەی خۆ ئێستا ساڵ هەر ساڵە نەخۆ دیاری نەدیاری ساڵ تۆ سەرقاڵی ساڵی نوێیت و من چاوەڕێ یادێکی تاڵ سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستم کاتتان باش چەند ڕۆژێکی کەممان ماوە ماڵاوای لە ساڵی 2023 دەکەین و پێدەنێنە نێو ساڵێکی نوێوە ئەم شەو لە هاوڵاتیانی خۆشەویستی سۆران دەپرسین لە ساڵی 2023 چیت بەدەستهێنا چیت لە دەستدا خەونی چیت هەبوو بەدی نەهات لەگەڵ خۆت ئەبیت بۆ ساڵی نوێ لە ساڵی 2024 بە تەمای چیت و چی دەکەیت ئێوەش لەگەڵمان بن چۆنی سەرچاوان بەخێرەی چەند ڕۆژێکی کەمان ماوە پێدەنێنە نێو ساڵێکی نوێوە پێم بڵێ ساڵی 2023 چۆن بوو وڵی ساڵی 2023 کوو بوو ساڵێکی زۆر نەخۆش بڕاستی بێ پارەی بوو بێ معاشی بوو ڕاستی وەزەکە بەعام خراپ بوو بۆ خۆت چۆن بوو والله لۆ خۆم شخص خۆم عیبی نەبوو الحەمدولله ئەمە شکری پلانی چیت هەیە بۆ ساڵی نوێ بە تەمای چی بکەیت بەخۆیان یەکەجار لە دوو شێکەرە خۆشە ئیشێک پێ بکە لە ساڵی 2024 ئیشەیەکەرم ئیشاڵا خینی خۆش خلاصەکەم تا ئەوەندە سەرکەوتوو بێ ئینشاڵڵا دەستان خۆش بێ کاتتان باش دێمە ناوەندەتانەوە چۆنی سلامە دیارەبی تۆ چۆنی زۆر سپاس مەمنون خەڵکی سۆرانوانی ڕواندز خەڵکی ڕواندزی خۆشەویست لە ڕواندزەوە هاتوون ئەرێ وەڵا ئەمڕۆ جارێ ئەمە باسی ساڵی 2023 دەکەین بزانیم ساڵی 2023 چۆن بوو جارێ پێش هەمووشت پێم بڵێن لە ساڵی 2023 کامەتان بە تەمانە بیقەونێنن شتێک وڵی جارێ بە تەمانینە تازەوە 23ەوە خلاص بوو تازە هیچتەکەی وەڵی هەمیش بە تەمانی مەجاری ئێوەش بە تەمانی بیقەونێنن ناوەڵا دەی بزانم تووشیان ناکەم ئەمڕۆ ئێمە باسی ساڵی 2023 دەکەین ساڵی 2023 بۆیەوە ساڵێکی چۆن بوو وڵی ساڵی 2023 ساڵێکی زۆر تایبەت و خۆش بوو بەڕای منەوە چەندین کەسایەتیم تێدا ناسی چەندین هاوڕێ خۆشەویستم تێدا ناسی چەندین کاتی خۆشمان بەسەر برد کاتی ناخۆشی تێدا بوو بەڵام کەم بوو بەڵام ئەوەی کۆتا مانگ کە لە سۆران ڕوویدا ئەو ڕووداوە بەجددی دڵی هەمووانی تەنگ کرد سۆرانی ڕەشپۆش کرد یعنی تاکە ڕوودا بوو کە زۆر دڵی تەنگ کردم ئەگەنامە باقی ڕووداوەکانی کە زۆر خۆش بووە چەندین کەساتی زۆر خۆشەویستم تێدا ناسی بەڕای من ساڵێکی باش بوو چ پلانێکت هەیە لە 2024 وڵا کۆمەڵک پلان و پرۆژەم دانایە بە پێی سەرگرتن و بە پێی مەجای جێبەجێکردنی پلانەکانە گۆڕێکنەوەجا سەرکەوتوو بی ئینشاڵڵا تۆ پێم بڵیانی چی پلانت هەیە بۆ ساڵی نوێ وڵی ئەمیش قوتابی پلانی قەماندنت نییەوە هیچ لە ئێستا وڵا تا جارێ ترسم ئەو پلانی درێژخایە لەوان لۆ ساڵ 2026 وانەبی ترسم ئێستا تاکەکە ببینێت تووڕە بێ ناوەڵە تووڕە نابێ ئەگە تۆڕەبی ئەدی هەنیە تا تۆڕەبی وڵای ئیشاڵا لە زانکۆی سۆران قوتابیم وانەکانمە خوێنم و کۆتایی بە ساڵی خوێندنەکەشمەیەنم ئیشاڵا پرۆژەی زۆر تایبەتشم تا ئێستا دانەنایە لە 2024 تاوەکو ئێستا سەرکەوتوو بن ئینشاڵڵا ئینشاڵڵا هەموو خەون و هیوا ئاواتەکانی ئێوە لە ساڵی 2024 دێتە دی منداڵانەش دەیانەوێ کۆتا وێنە یادگاری لە ساڵی 2023 تۆمار بکەن چۆنی کچە جوان باشم ئەوە هاتووی وێنە بگری بەڵێ لەگەڵ کێ هاتووی لەگەڵ باوکم و خێزانەکەم پێم بڵێ چەند دڵخۆشی کە ئەم گڵۆپە جوانانە ئەبینی هاتووی وێنە بگری وڵا زۆر دڵخۆشم هاتووی وێنە بگری وێنەی جوان و گرتووە بەڵێ سەرکەوتوو بی ئینشاڵڵا اینجا ئەمە مناڵە نامێ زۆر باسی سەری ساڵ و ئەو شتانەی لەگەڵ بکەم سەرکەوتوو بی ئینشاڵڵا پێت خۆشە پۆلی چەنی چوار زیرەکی لە قوتابخانەیە بەڵێ پێت خۆشە لە ساڵی 2024 لە قوتابخانە پلەی چەندەم بەدەست بێن لە یەکەم سەرکەوتوو بی ئینشاڵڵا هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم زۆر سپاس اینجا مناڵێکی تریش لێرە دەمێت لەگەڵ باوکیان هاتوون کاکە چۆنی زۆر سپاس مامۆستا کوی باش زۆر سپاس دەکەم مناڵەکانت هێناوە بۆ وێنەیان ئەرێ وەڵا عەزیان لێ بوو گوتیان هەندێک کسمان لێراگرین گوتم با لەگەیان لەکوێ هاتووی هەر لە سۆرانەوە ئەرێ وەڵا ماڵمان لێرێ لە سۆرە پێم بڵێ ساڵی 2023 چۆن بوو بۆ تۆ وەڵاهی خۆش بوو هیوادارم ساڵی 2024
خۆشتر بی لۆ هەموو خەلکی کوردستان. خاونەکە بۆ ساڵە 2023 بدینە هاتیاتە بۆ دەدگەل خۆ بەیە ساڵانوی والله ئەو خەونێ من هەبوو زانکۆ تاوەکەم الحەمدولله لە فۆزدا خوددا بە زیاد بە زانکۆ تاو کرد ئەو خەونە من هەبوو حتا ئێستا چ پلانشم دالان لە بەس پلانم ئەوەیە 2024 بمە خاوەن ئیشاخۆ ئینشاءالله ئینشاڵڵا دەبێ خۆدان شوورەکە باش و سەرکەفتی بی و چەندین گەنجێ دیکەیان سۆرانجی دەدگەل خوددا شور ئینشاڵڵا زۆر سپاس. جا دەمانەوێت لە دوکاندارەکانیش بپرسین بزانین لە ساڵی 2023 بازاریان چۆن بووە ئەم کاتتان باش چۆنی کاکە ئەمڕۆ پرۆگرامەکەمان لەسەرەوەیە بزانین ساڵی 2023 چۆن بوو پێم بڵێ ساڵی 2023 چۆن بەخوای ئەو ئاخیرانە زۆر خراپ بووە بەڵام وەکو بازاری شەرەبی پلانت چییە بۆ 2024 پلانێکت هەیە وەکو گەنج بەخوای ئەم هەر لەسەریش خۆینەوە جا بە تەمای خۆی داخۆ بازارەکەش بووە ئینشاڵڵا بازارت باش دەبێتن اینجا دەمانەوێت بچینە لای کاک ڕدوانیش کاک ڕدوان ئەم کاتە و باش چاوانی باشی سەرم سەر چاو باشێ سپاس کاک ڕدوان ساڵە 2023 بدە چاوی ساڵە 2023 ساڵەکە نە باش بوو نەخرا بوو بوتە نۆرمال نۆرمال بوو بەلە خۆشی هەبوو نەخۆشی هەبوو خۆشترین تشتێ ساڵە 2023 چ بوو بوتە خۆتێ هێتە گوتن یا نایەتە ناڵە گوتن ئیشاڵڵا هەردەم دڵخۆش بی وەکی مەسەلەن کەسێن شۆلێ ناو بازاریدا بێژە ینی بازار چاوا بوو دەرفەتە کاری چاوا بوو بازار عام خردگە مااشدا ماش بێن بازارشە ماش نێن بازار نییە خڕپێکە ڕابتە بەرنامێتە بۆ ساڵە 2024 چنە دەبێت چ بکە خردوبارەوەکی خۆ ژیانە خۆ ناگۆ نانە ناگۆرنە ژیانە ئەوەکی یەک ساڵی 2023 بە نسبەتە من ساڵەشی خراپ نەبوو باش بوو بەڵام چۆن بڵێ هەندێک کەس ئازیزەشی لە دەستەداتنەوەوانە تۆزێک ناخۆشی دروستە بیتن و ئەو شتانەیەگەنە ساڵەشی بەعام باش بوو هیوای تەمەندرێژی بۆ تۆ هیوادارم خوا عەفوی دەکا ئینشاڵڵا تۆ کرد لە دەستدات من دایکم لە ساڵی 2023 نەبوو 21 بوو بەڵام ئیدی خەمەک هەر هەیە خەمی لە دەستدانی دایک خەمێک نییە کە کۆتایی بێت هەموو ساڵێک لەگەڵ خۆت دەبێت بۆ ساڵێکی تر یعنی دایک لەبیر ناکرێتم بەڕاستی ئینشاڵڵا تەمەنی دریژی بۆ بێجێهێشتووە من دەمێ قسەی بکەم بینەرانی خۆشەویست من زۆر جار دەڵێم کەسێک کە دەستی نییە قاچی نییە پێی نییە چاوی نییە ئەو کەسە کەم ئەندام نییە ئەو کەسە کەم ئەندامە ئەو کەسەی دایکی نییە لەوانەیە تۆ زیاتر لە من تێبگەی ئەو کەسانەی کە دایکیان لەدەستداوە چونکە لە دوای لە دەستدانی دایک بە بەردەوامی هەست بە فەراغ دەکەی هەست دەکەی نەقسێکت لێ هەیە شتێکت لێ کەمە 2021 دایکم لە دەستداوە ساڵی 2022 24 بێتن ئەو نەقسە هەر هەیە باشە ئەو ناخۆشیە هەر هەیە کە لە 21ەوە لەگەڵمدا دەبێت هەتا کۆتایش خۆشی و ناخۆشی هەر دەبێتن جاری وهەیە تۆ لە تروپی دڵخۆشیایی یان لە تروپی سەرکەوتندای بەڵام لە خۆتدا هەست بە نەقسێک دەکەیت اینجا هیوادارم ڕێز لە دایکی خۆتان بگرن دایکی خۆتان خۆش بێت و هەروەها چونکە تا ئێوە دایکی خۆتان لە دەست نەدا نازانن چ مامۆستا و چ ڕێنیشاندەر و چ شوانێکتان لە دەستداوە بۆ کۆکردنەوەی خێزان هیوای تەمەندرێژی بۆ هەموو دایکێک دەخوازم دەستیان ماچەکەم بە تایبەتی دەستی دایکی شەهید چونکە ئەوان جەرگ سوتاون لەگەڵتانە بەردەوام
چۆنی بەخێر بێ سەرچاوم سێری کامێرەکە بکە پێم بڵێ ئێمام شەو باسی ساڵی 2023 دەکەین ساڵی 2023 چۆن بوو بۆت بێگومان هەموو ساڵێک ڕووداوی خۆش و ناخۆشی تێدایە بەڵام بەڕای من لە کوردستاندا ساڵەکان هەروەکو ژمارەوە ینی بە ژمارەکان دەگۆڕن شتێکی وای تێدا نیە کە یان هەر ڕووداوێکی کە دەیدی بە پێی زەمەن ڕووداوەکە بۆ خۆی چۆن بڵێ کورد لێی ڕادێ یعنی زۆر ڕووداومان بینیوە و کوردستان زۆر گۆڕانکاریش بەسەردا هاتووە بەڵام پاش فترێک کەوتۆتە سەر هەمان سیستەمی خۆی و سەر هەمان ڕێچکەی خۆی و بەزووی ڕووداوەکان تێدەپەڕن و کۆتاییان پێدێ ئێمە چی بکەین بۆ ئەوەی گۆڕینی ساڵ تەنها گۆڕینی ژمارە نەبێ بێگومانەوە دەکەوێتەوە سەر خودی کەسەکان هەر کەسێک دەتوانێت بۆ خۆی بەرنمەیەشی هەبێ بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ ڕۆژی داهاتوو نەک بۆ ساڵی داهاتوو دوو گەنج لەویا دانیشتون دەمانەوێت ڕێک بچینە لای ئەوانەوە ساڵی 2023 بۆ خودی تۆ چۆن بوو وڵی 2023 الحەمدلله سپاس لۆ خۆی گەورە ساڵێکی باش بوو ئینشاءالله 2024 باشترەبی ئەی ساڵی 2023 بۆ تۆ چۆن بوو باش بوو خراپ نەبوو پێکەنینەوە دەڵێ حەز ناکەم بوو ناشکریوانەکەم بەس مرتاحبووم باش لە خۆی بەسێت الحەمدلله هیوادارم کەس باشتر بن دەبی شکر بین ینی دەبێ بە بەردەوامی ئەو هەموو کێشانەی ڕوبەڕوود دەبنەوە دەبێت پێی شکر بی بۆ ئەوەی خوا لە سەرتی ئاسان بکاتن پێم بڵێ پلانت چیە لە ساڵی 2024 چی دەکەیت بەتەمای چیت پێم بڵێت تخواتە عیلاقات چی هیچ پلانی ئەوی بەرنامە دیاریکراوم نییە بەس خەرکی شکاریم بەردەوام ئینشاءالله خوا تەندروستێکی باش پێ بەخشیت و بەردەوام بینی هیوادارم ساڵی 24 ساڵی بەدەهاتنی خاونەکانی ئەوە بێتن ئەم ساڵ خۆزگەم بە پار بەخێر بێ سەرچاوم کلتوری لە سۆران هەیە بە ڕێژەی پیویست هەیە تقریبان دوسێ چایخانەی وا هەیە لە هەریق و لێرە و باشە ینی خەڵک بە پێی کاتەکان لێرە بەسەرە با ئێمام شەو باسی ساڵی نوێ دەکەین پێم بڵێ لە ساڵی 2023 بۆ تۆ ساڵێکی چۆن بوو واللهی بۆ من الحەمدولله باش بوو ساڵ بە ساڵ تاکیتە بێ باشتر بێگەر مرۆڤ ئیرادەی هەبێیان تواناکانی بتوانێت بخاتە ڕۆ الحەمدولله ساڵێکی باش بوو لە ساڵی داهاتوش بە تاکید دەبێ هەوڵی باشتر بدەین الحەمدولله بەگشتی ساڵێکی باش بوو تۆ وەک مامۆستایەک پێم بڵێ گەنجان چی بکەم بۆ ئەوەی گۆڕینی ساڵ تەنها گۆڕینی ژمارە نەبێت پێم وایە گەنج دائیمەن دەبی یەکەم خاڵ گەشت بین بێ دەبی پشت بە خۆ بەستی دوو پرۆژەی هەبێ یعنی ئێستا هەر یەک لە ئێمە خۆ ینی زۆریان بیرۆکەت جوانیان وێ بەڵام پاڵپشتی حکوومەتی هەرێمیان پێویستە پاڵپشتی ئیدارەی سۆران مەسەلەن بەڕاستی ئەمە چەندە دەزانین کە کاکەلگۆ دەستخۆشی لەکەن ئیداری سەر بەخۆی سۆران هەنگاوی هاوشتیە بەڵام پێم باشە زیاتر ینی بستە ناوچینی گەنج و لا بزاندا خۆچیان پێ پرۆژەکانیان چنە ینی پژگیریان بکەن و بتوانن لە داهات و گۆڕانکاری بەسەر خۆیاندا دروست بکەن سان زۆر جاران ساڵێک ئەبیتە شوم لەو کەسەی لە هەما کاتیشدا لەوانە بیتە ساڵی دۆزینەوەی کەسەکەی کە پڕێکی لە بەهرە لەو کەسەی تۆ چۆن بوو بۆ من باش خراپ بوو لەوانەیە زۆر جار هەندێک شت لە دەست بدەین بەڵام چاون لەسەر هەندێک شتی دیکە ئینسانی شەگەر چاوی لەسەر شتەچێت پێویستە دەست لە هەندێک شتی دیکە هەڵگری و ژیانیش پڕ لە شکست و هەستان و کەوتنەوەی بەڵامی گەورەترین سەرکەوتنەوەی ئینسان دەست بەدینی وەربگریت و بەر نەدات و ئینسان ئەو کاتی لە ژیانەکەویت کە دوورەکەویت و لە بەها پیرۆزەکان نمونە ئیسلامیش بەها پیرۆسترین بەها بەڕای ئیجابی نەرانی خۆشەویست زستان ینی پاکڵە و شێلم لێرە کۆمەڵێک گەنج لەسەر عەرەبانە
شەوانە پاقلە دروست دەکەن و هەروەها شێلم و چەندین خواردنی تریش لێرە دروست دەکەن جایەکی زۆر تایبەتیان داوەتە ناو بازاری سۆران دەمانەوێت لەگەڵ ئەوانیش قسە بکەین بزانین ئەوان پلانیان چییە بۆ ساڵی نوێ کاکەگیانم کاتەوە باش سەرێمە بخێرەتی چاوانی باشی سەرچاوە بۆم بێژە ینی شوێن زستانێ سۆران چاوانە قورآن زێدات خوشن بێندێ خوشتر چه بیتن ئۆزۆدیا و بەرفرەیە و الحەمدلله ئەمە فشەوەی بەحسێ ساڵە 2023 گەین مادێت بزانی کا ساڵە 2023 بتە چاو بوو خودێ خوش بوو یا نەخۆش بوو نەخۆشی نەخۆشی تێدا طبعا دێ خوشی هەبن دێ نەخۆشی جابن بەس الحەمدلله دەچی هیوی هەنە بۆ ساڵە 2024 خودێ وەک کیوێشتەوە مرۆڤ بەشەر چ فکراناکات تۆزە چونکی مرۆڤ پێشخونەوە بینیتە بەس ئیشەڵڵا دێمە هەبە ئینشاڵڵا سەرکەفتی بی ئینشاڵڵا ساڵە بێت ساڵە بدی هاتنە خاونێت دەبیت کاکەگیان چۆن باشی جانە باشی باش سەلامەتی لێرە هیچ دەکەی بەڵێ چی دەفرۆشی واللهی سەرچەکە شێرم و پاخڵێ و ئەگەنە بابەتی دیکەشنێ گەنمە شامیە پاخڵە و ڕۆنە گەنمە شامی دینکە کریپ نۆتێلە لە زستان بازاری شێلمە و پاقلە خۆشەوانی طبعا ئەرێ والله ینی زستانان عادەتەن بەهۆی سەرمایەوە خەڵک دووشتیە یان لە ماڵ بەر سۆبەی پاڵداتەوە یان بێت دەرێ جەوەی خۆش لایمە بەسەر بێتن اینجا خۆم زیاتر حەزم لە شێلمەیە لە خزمەتی بەڕێزی ئینشاڵڵا لە دانی شێلمەژی ڕەخەمیەک ئێمە باسی ساڵی نوێ دەکەین بەڵێ پێم بڵێ ساڵی 2023 وەکو گەنجێک بۆ تۆ چۆن بوو واللهی هیچ فەرقی نەکردە بڕوا ناکەم ساڵی داهاتوو هیچ فەرق بکاتن ینی پلانت نییە بۆ ساڵی نوێ واللهی تەنها کار و کاسبێکەیە بەڵام لەو وەزعی بڕوا ناکەم هیچ شتێک بگۆڕێتن جادانیش ئینشاڵڵا زۆر سپاس وڵات تۆ پاقلە خۆشتر دروست دەکەی یان شێلم واللهی هەردووچی بەس پاقلەکە مەرغوترە دیارە خەڵکەکە پاقلەکەی پێ خۆشترە پاقلەکەی خۆشتر جا من حەزم لە شێلمە پێم خۆشە شێلمەکە تاقی باشە بەس بەڵام ئەگەر خۆش نەبوو دەڵێم خۆش نییە لە خزمەتم بینەرانی خۆشەویست شێلمەکە تاقی شێلمەم خۆش نەبی خۆش نەبە ئەما شێلمەم خلاص بووە ئەمە ڕیکلامیشە دەکەین بەڵام ئێمە بۆ گەنجان لە خزمەتم بەس پاقلەکەی تاقی حەزەکەی پاقلە و ڕوون دروستکە مەحتاجە نا وڵا ئێمە تەنها شتێکی بەسیط تاقیەکەینەوە بزانین دەستا و چۆنە ئەو شتانەی کە دروستیەکەی چۆن ئەوە ئیشیمدا 2015 بەڵێ قەدیم پاقلە فرۆشم لە خەزای سۆرە هەتا ئێستا لە 2015 ئیشمە هەتاکو بیرم دێ و کاتە هەر شکابرای گوتنی سینگل بووم ینی ئێستا خێزان ئێستا خێزاندار منداڵشمی هەر بەردامیشم لەسەویشەی ئینشاڵڵا ساڵی نوێ ساڵی بەدی هاتنی خاونەکانت دەبێت ئەجامایك تۆز دەخۆین بەڵام بەبێ من ئەخۆم بەڵام یەکەم جار دەبێت کامێرەمانەکەم بخوا چونکە ئەو زۆر لەگەڵم هیلاکە فەرمو کەسیامەت ئەوە کاکسیامان ئەجامیش دەبێت تاقی بکەمەوە بێوە ناخۆش بینەران ئەزانم خوا دەزانێت کاژمێر چەندە سەیری ئەو پرۆگرامە دەکەن ئەترسم کاژمێر 12 بێ جا برسیان بێ بەڕاستی زۆر زۆر بەلەزەت بوو دەست خۆش پێم بڵێ ساڵی 2023 بۆ تو چۆن بوو وەڵی لەلایەکی خۆش بوو لەلایەکی ناخۆش بوو خۆشەکان چی بوو ناخۆشەکان چی بوون خۆشیەکان ئەوە بوو منداڵێکمان تازاتە سە دنیا الحەمدولله ئەمان درێژ بێ بە دایک و باو گەورە بێ ئینشاڵڵا ڕاستەکەم سەلامەت بیارەبی لەگەر ئەولادی هەموو کەسەشی دووەمینیش یعنی لەگەر هەندێک کەس تێکەڵ بووم بەڕاستی زۆر دڵم پێیان خۆشە هاوڕێی زۆر خۆشەویستن لەلای من زۆر ئازیزن بەڕاستی ناخۆشەکانی ژەوە بوو یعنی بار قورسی ژیان و نەبوونی و سارد و گەرمی و سەرمایی دنیا ئەوە ناخۆشەکەی بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ چاتێکردن گۆرانیش لێ دەدرێ لێرە گۆرانیەکی زۆر خۆشیش لەسەر دەنگت خۆشە ناوەڵە دیارە دەنگت خۆشە دەبێت گۆرانیەکیشم بۆ بڵێ ڕواو کە دەنگم خۆش نییە پێکەوە ئەیڵێن قەنەعەت کە من ئێمە پێکەوە گۆرانی دەڵێن ئەمن ئەوەی دەزانم ئێمە گیانێکین لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بهێمان باتەوە دەستت خۆش بێ هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم زۆر زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست هەر لێرەش دەمانەوێت کۆتایی پێبێنین بەڵام لە کۆتاییدا دەمەوێت بڵێم هیوادارم
ساڵی نوێ تەنها گۆڕینی ژمارە نەبێ هەوڵ بدەین لە ساڵی نوێدا دڵمان پڕ بکەین لە خۆشەویستی خاڵی بکەینەوە لە ڕقوکینە هیوادارم ساڵی نوێ ساڵی بەدی هاتنی خەونەکانتان بێت ئەو خەونانەی لە ساڵی 2023 بۆ ئێوە بەدینە هاتوون لە ساڵی نوێدا وازی لێ نەهێنن دەستەوەسان نەوەستن تا وەکو خەونەکانتان بەدینێت هیوادارم ساڵی نوێ بێتە ساڵی خێر و خۆشی ساڵی بەرەکەت بۆ ئێوە هیوادارم بێتە ساڵێک ماڵتان پڕ بێت لە ڕزق و ڕۆزی ماڵتانەوە